دژی کەمکردنەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبا و بەردەوامی قەیرانی کەم ئاوی بەشێک لە چین و توێژە جیاوازەکانی چەمچەماڵ لە بەردەم بینای قایمقامێتی قەزاکە گرت بوونەوە و نیگرانی خۆیان دەربڕی. ئەوان دەڵێن لایەنە پەیوەندیدارەکان لە چارەسەری ئەو کێشانەدا تا ئاستی بێباکی کەم تەرخەمن. چەمچەماڵ لە بینی دوو معاناتی زۆر گەورەیە، هەم بێ ئاوی هەم بێ کارەبایی. بەڕاستی فرامۆشکردنی ئەم شارە بەڕاستی کێشتۆتە ئەندازێک و خەڵی کە خەڵکەکە تووشی ڕەوی بە کۆمەڵ بێ. بۆیە حەقا ئەم دەسەڵاتدارانە ئەوانی کە خاوەنی بڕیارن چاوێک بووە بخشێنەوە ئەم خەڵکە لە معاناتێکی گەورەیە کە تۆ توانای دابینکردنی ئاوت نییە، خۆ توانای ئەوەت هەیە کارەباکەی بۆ دابینکەی. کارەباکە خۆمان خاوەن کارەباکەی، بەڵام کارەبای شارەکانی کە 24 ساعاتەیە، بەڵام چەمچەماڵە بێ بێکارەبا بێ. وڵای براکەم ئەومان نییە، کارەبامان نییە، یعنی خزمەتگوزاریش نییە لە شارەکەیە. بەڕاستی 15 ڕۆژ دوای 15 ڕۆژ ئێمە ئەومانەوە تەنکەری ئەوی شەکڕی ناتوانینە معاشەیە نەهیچ هەیە، یعنی ها 40 ڕۆژارێ 50 ڕۆژارێ ئەو معاشە دێمە توان تەنکەرێ بکڕم ئەو پەڕی، هیچ معقول نییە بەم هاوینە 15 ڕۆژاری ئاو بێت. ئەنجا بە تایبەتی کاک ئاسۆ و بەڕێوەبەری ئاو بەڕێوەبەری کارەبا نەدرێنە پۆستەکانیان، یعنی هیچ جێگایەکیان بەس کورسەکانیان گرتووە. چالاکێکی مەدەنی بەشدار لە گربوونەوەکە دەڵێت دەسەڵات بێباکە و بەرپرسانی ئەم شارژ ناوێرن داواکاری خەڵکی بگەێننە سەرەوە. خەڵکی چەمچەماڵ ئەمڕۆ هاتووەتە سەر جادە لە دژی ئەو نادادی کە لە دژیان ئەنجام ئەدرێ. بەداخەوە گەڕەکی وا هەیە لە ئەمڕۆیە لە شاری چەمچەماڵە 90 ڕۆژە ئاوی وەبەرنەدراوەتەوە، لە 27 پێنج کە جەژن بۆ ئاوی وەبەردراوەتەوە تاوەکو ئێستا یەک جاری تر ئاوی وەبەردراوەتەوە کە کاتە یعنی 90 ڕۆژ بەسەر و بەروارەیە تێپەڕیوە. بەنسبەت کارەبای شۆدۆخی کارەبا لە شاری چەمچەماڵ زۆر خراپە، ئەیانەیە خەڵک بە زۆر ناچارکەن بیخەنە ناو پرۆژەی ڕووناکیەوە کە ئەمە کارێکی زۆر خراپە و خەڵکی چەمچەماڵ توانای ئەو بڕەپارەی نییە بیدات. حکوومەت زۆر بێباکە بەرپرسانی ئەم شارە زۆر کەم تەرخەم و ترسنۆک و بێجورئەتن جورئەتیان نییە داواکاریەکانی خەڵکی چەمچەماڵ گەنە دەسەڵاتداران. لە بەرامبەردا قایمقامی چەمچەماڵ دەڵێت هەوڵ دەدەین ڕۆژەکانی پێدانی ئاو بە هاوڵاتیان نەڕێی دابەشکردنی ئاو بە تەنکەر کەم بکەینەوە و پێدانی کارەباش زیاد بکەین. چەمچەماڵ لەوەتی هەیە کێشەی هەیە، خۆتان چاکەزان. من نەعساکەی موسان پێ لە ماوەی 5 مانگا بتوانم هەرچی کێشەی چەمچەماڵە چارەسەرکەم نە هیچ وایە. مەسەلەی کارەبامان چارەسەر کردووە لەخوا بەزابێ بە پشتیوانی نووسنگی کاکوباد و هەموودایە. ڕۆژانە 3 ملیۆن لتر ئاو دابەشەکەین بە تەنکەرین، حسەی زۆرینەی ئەسەدمان داوە، شێرەکەمان داوە بە شۆڕش، تۆ شۆڕش وەزئی زۆر خراپترە لە چەمچەماڵ. بۆ گوێراگرە بۆ چەمچەماڵیش دابینمان کردووە بۆ دەکێش. بەردەوامی کێشەی ئاو کارەبا لە قەزایەک کە نزیکەی 40 کیلۆمەتر لە زێی بچووکەوە دوورە و خاوەنی ئەو غازەیە کە کارەبای هەموو کوردستانی پێبەرهەم دەهێنرێت بێتوانایی و بێباکی کاربەردەستانی ئەم وڵاتە دەردەخات کە بە درێژایی تەمەنی حکوومەتی کوردی نەیتوانیوە چارەسەری کێشە سەرەتایەکانی هاوڵاتیان بکەن. ڕەیبن محەممەد، کەناڵی پێیام، چەمچەماڵ.